بۆیە ئێستا ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر باس دەکەم کە بەڕێزیان سەرۆکی پەیمانگای مێدیتریانەن بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە سلێمانی و لەگەڵمانە. دکتۆر بەهرۆز سڵاوت لێ بێدەم، کاتت باش. دکتۆر پێتان وایە ئەم زەرەر و زیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کەوتووە کاریگەریەکەی لەسەر ئابووری هەرێمی کوردستان و کۆمپانیەکان تا چەند دەبێت و لە کەوتەکانی چیە بێت و ئەشتوانین بڵین کاریگەری لەسەر عێراق دروست دەکات یاخودنا؟ زۆر سپاس خاتون، خۆشحاڵم بۆ ئەم دەرفەتە. لە هەرێمی کوردستان 52 بلۆکی نەوتی هەیە. لە ئێستا ئۆپەرەیشن ئیش تەنها لە 9 بلۆکی نەوتی ئاکرێ، 8 بلۆکیان ئەکەوێتە سنووری پارێزگای هەولێر و دهۆکەوە. ئەو چەلگانەی کە هێرشیان کراوەتە سەر ئێمە لێرە لە ئەگەر ئاسایشی وزەی هەرێمی کوردستان پۆلێن بکەین لە ڕوانگەی چێلگەکانەوە، چێلگەی سەرەکیمانەیە، چێلگەی مامناوەندیمانەیە، ئەو چێلگانەمانەیە کە سەکەندەرین یان چێلگەی لاوەکین. هەندێک چێلگەی دیکەشمان هەیە پرۆمایسد، واتە وعد وایە کە فعلەن ئۆپەرەیشنی تا بکرێ و ئەشێ کۆمێرشەڵ بێ، ئەشێ ئەم چێلگانە گەر ئیشی تا بکرێ بۆ کاروباری تیجاری و بازرگانی بشێت لە زانستی ئابووری نێودەوڵەتیدا. ئەم چێلگانەی کە هێرش کراوەتە سەریان لە چێلگە سەرەکیەکانن، لە پۆلی چێلگە سەرەکیەکانن، چێلگەکانی خوڕمەڵە، ئەتروش، تاوکێ، فیشخابوور، شێخان لە هەرێک چێلگە سەرەکیەکان و شادەماری ئابووری نەوتی هەرێمی کوردستانن. جگە لەوەش پێگەی استراتیژیانەیە. ئەو هێرشانە بۆیە بە درۆنکراون لەبەرەوەی بە سەرباز حکوومەتی عێراقی یا گروپە میلیشاکان نەیانتوانیوە هێرش بکەن. مەبەستم ئەوەیە ڕەنگەی ساگەر پرسیار بۆ جەناب دروست بێ بڵێ ئەگەر پێیان بکرێ بە سەرباز ئەتوانن لە ڕووی سەربازیەوە هێرش بکەنە سەر چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە 25 ئەوگەست لە 25 هەشتی 2024 لە بەرەبەیانێکی زووە لە ناوچەی گەرمیان لە چێلگەی قەمەر لە ناحەی کوڵۆج منتیقەی کوڵۆجۆ کە سنووری هەرێمی کوردستان و ژێری داری هەرێمی کوردستانە بە 150 سەیارە و هەمەری سەربازی و شۆفڵەوە هێرشیان کردە سەر چێلگەی قەمەر کە چێلگەیەکی لاوەکیشە. بۆچی ئەم جارە بەم شێوەیە هێرشەکەیان کردووە دکتۆر؟ دوو سەبەب ئەبینم لێرەیە. خۆی ئەگەر یعنی من لای خۆم لە پارچەوەرەقەیەکی بچووک 4 هۆکارم دەست نیشان کرد. من دوو سەبەبی سەرەکی تیا ئەبینیم. یەکێکیان قسە لەسەرەوەی کە ئیدارەی ئەمریکا سۆمۆ بخاتە لیستی ڕەشەوە یا بخاتە ژێر چاودێریەوە. ئەمە ئایا ئیدارەی ئەمریکا لەمەش زیاتر ئەڕوایان نا چاودێری سۆمۆ ئەکات یان ناک، چووکە خۆتان نەزانن نەوتی خەڵکی دیکە ساغەکەنەوە ئەوراقی عێراقی بۆ ساغەکەنەوە. دکتۆر ئەوە چ پەیوەندیەکی بە کەرتی نەوتی هەرێمی کوردستان و هێرشەکانەوە هەیە؟ ئەمە یەک. دووهەمینیان ئەشێت هۆکاری ئەیستا ئەویان وەڵامە دەمەوە پرسیارێکی جوانە. هۆکاری دووهەمینیان من پێم وایە جیاوازیەک هەیە لە نێوان حکومڕانیان سوودانی و هێزەکانی دیکەی کە میلیشاکان بەڕێوە بن، میلیشا شیعەکان بەڕێوە بن. ئەمە پەردبوونێکە لە ناوماڵی شیعیدا کە سوودانی ڕەنگە بیەوێت کارێک بە ئاڕاستی حکومڕانی بکات یا ئەوانی دیکە بیانوێ لێی تێک بدەن، یان هەندێک جار بیانێ سوودانی بکەن بە قوربانی لەم ئەوەیە. یعنی بەشێکی ئەمە نیشانەی پەردبوونی ناوەندی بڕیاری عێراقیە بەرامبەر بە هەرێمی کوردستان. هەندێکیان پیان وایە کە دەبێ هەرێمی کوردستان بە تەواتی لاواز بکرێ، لەمەش زیاتر لاواز بکرێ، وەکو ستراتیژە مە دەبینن. بەڵام هەندێکیان پیان وایە گەر لەمە زیاتر بڕۆنی ئیدارەی ئەمریکا زیاتر ئەیان خاتە لیستی سزاکانیانەوە. خاڵێکی وەڵامی پرسیارەکەت بۆچی ئەوە چه پەیوەندیەکی بەوەیە کە سۆمۆ کەوتۆتە ژێر چاودێری ئیدارەی ئەمریکا و ئەوان هێرشەکەنە سەر چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان؟ ئەم پرسیارە چێتە قاڵبی جیۆپۆلیتیکی وزەوە، چکە ئێمە کۆمەڵێ فۆڵدەری جاجیامانێ لە ئاستی جیۆپۆلیتیکی وزەیە، واتە گرژیە جیۆپۆلیتیەکان هەموو کاتێک کاریگەریە خەنە سەر سەعری نەوت و غازی سروشتی و تێنژن دروستەکەن، گرژی دروستەکەن. ئەوەیە کە ئێستا ئەگەرێکی زۆر پیا بووە لە ناوەندەکانی بڕیاری جیهانیە قسە لەسەرەوە کرێت گەڕی دووەمی لێدانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە دەست پێ بکات. خۆتەزانی هەتا ئەم چەند ڕۆژەی ڕابردووش ئاسمانی ئێران بە تەواتی نەکرابوویەوە. یعنی ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا نەهاتنەوە دی لەو شەڕە ناوچەیە کە ئەوە بە ئێران دەست لە پیتاندنی یۆرانیۆم هەڵبگرێت. بەڵێ باشە. دکتۆر، ئەمەی کە ئێستا ڕوو ئەدات تا چەند کاریگەری لەسەر پەیوەندیە دیبلۆماسیەکانی عێراق دروست دەکات؟
بەڵێ وڵی ئەکیید پەیوەندیە بێ لەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی عێراق بەڵام پێشەوەی بینە سەر پەیوەندی دیبلۆماسیەکان لە عێراقیشا خاڵێکی زۆر گرنگەیە بێ هەرێمی کوردستان و بڕیاربەردەستان لە هەرێمی کوردستانیش ئەمە بە تەواتی بزانن ئێمە کاتێکە گرێبەست واژۆ ئەەکەین لە گرێبەستە نەوتیەکانە ئەمەش هەرە چێتە بابی وەڵامی پرسیارەکەی جەنابتەوە چونکە تۆ دیبلۆماسیە دەرپەیوەندی نێوان دەوڵەت لەگەڵ دەوڵەتان نییە دەوڵەت لەگەڵ نان ستەیت ئەکتەریشا پێوترێت پەیوەندی دیبلۆماسی واتە ئەکتەرە نادەوڵەتەکان کە کۆمپانیا جیهانیەکان و ڕێکخراوە جیهانیەکان و ئیلی ئاخری ئەم عەقدانە کە واژۆ کراون لە زمنی عەقدەکانە بابەتێکە پێڵەن CSR Corporate Social Responsibility واتە داهاتی پرۆگرامە کۆمەڵایەتیەکان ئەمە چییە؟ بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک 100 ملیۆن دلار قازانج بکات لە ساڵێکدا ئەبێ 2.8 یا 4.2 واتە 2 ملیۆن و 800 هزار لە 100 ملیۆنەکە یان 4 ملیۆن و 200 هزار دلار با بە پارەی بەرنامە کۆمەڵایەتیەکان واتە لە عادی ئاوەدان بکاتەوە نەخۆشخانە دروست بکە هاوکاری خەڵکی تەلەسیما بکە بەڵام لەم پارێدا وایە کۆمپانیا نەوتیەکان لانی کەم خزمەتی کشێلگەکەیان بکردایە سیستەمێکی بەرگریان بۆ ئاسمانیان بۆ کێڵگەکە دروست بکردایە بۆی ئاوا هێرش نەکرێتە سەریان چکاوان کە هاتوون ئەزانن لە ڕۆژڵاتی ناوەڕازی شەکەن وەزانن ڕۆژڵاتی ناوەڕاز داینامیکێکی بەسەریعی گۆڕانکاری ئەمنی و سیاسەکان ئاوا دەکەن کە لەم حاڵەتە کە نەیان کردووە ئەم سیستەمە بەرگریە بەهێزەیان نەکردووە بە تایبەت کۆمپانیا ئەمریکی و کەنەدیەکان لە داهاتووە با بڵین لە داهاتوێکی درێژمەودادا بیر لەوە ناکەنەوە کە ئەم هێرشانە کاریگەریان لەسەر بکات و تووشی مەترسی بنەوە وا بکەن کە بکشێنەوە خاتون من هەر بۆ ئەوەی نەڵێن بینەران نەڵێن پرسیاری بەغدای لێ کرد و هاتیتەوە بۆ هەرێمی کوردستان بەغدا دەوڵەتە و بەداخەوە هەر لە سەردەمی 8 ساڵی داری مالیکیا وەزیری ناوخۆی خۆی ئەو سەردەمە ئیشارەتی بەوە کرد 250 میلیارد دلار دیار نەماوە لە عێراقا لە سەردەمی ئەوە لە ساڵی 2023 بۆ 2023 بە پێی کەناڵی الحورە 80 میلیارد دلار بۆ کارەبا سەرف کراوە ئێستا عێراق 55% کورتێنانی لە کارەبایە ئەم سێ ڕۆژەیەمە لە بەغدا بوون تیمی ئێوەشی لەوێ بوو ڕۆماڵێکی باشیان کرد لە هەندێک شوکارە اینجا جگەلەوە لە بەغدادا ئێمە دەبینین لە ناو جەرگەی بانقی مرکزیەوە نزیکەی 2 تریلیۆن و نیو دینار 2 ملیار و کەسرێک دلار دیار نەما کەس قسەی نەکرد بەڵام بۆ هەرێمی کوردستان خۆتە زانی چووکە دەوڵەت نییە چووکە ئاسانە لە بەردەستایە پەلامار بدرێت چووکە تۆمەتبارە کرێ بە ئەوەی کە ئیسرائیلێکی دیکەیە لە ناوچەکە دایمەن چاوی نارەکانی کوردستان و وڵاتانی کە کوردستانەکانیان داگیر کردووە لەسەر هەرێمی کوردستان هەیە پرسی وزە بۆ کورد زۆر گرنگە چووکە کوردی بەتەواتی بردۆتە ناوەندە دیبلۆماسیە جیهانیەکانەوە باپیرانی ئێمە جاران لە 65 جویان لە ڕادیۆیە کرد و ڕۆژ بۆی بڵێ حەنتە کوردیە باسی جۆی کوردی بکە بەڵام ئێستا ڕۆژنامەنووسی کوردی بە ئاسانیە چێتە کۆشکی سپی ئێمە لە ناوەندەکانی بڕیاری جیهانین شەوانە و ڕۆژانە وەزیری خارجیەکانی جیهان باسی ئێمەکەن بەشی سەرەکی ئەمە پەیوەندی بە وزەوە هەیە پەیوەندی بە غازی سروشتیەوە هەیە و پەیوەندی بۆی کێڵگەکانی هەرێمی کوردستان بوون بە براندێکی جیهانی لە ئابووری وزەی جیهانیدا بەڵام ئەوەی کە پەیوەستە بەوەی کە من دووبارەیەکەمەوە بۆیە کۆمپانیا نەوتیەکان بە تایبەتی لە کۆرمۆر کە شادەماری ئابووری هەرێمی کوردستان و 75% کارەبای کوردستان و غازی شلی ماڵان لەوێ دابی نەکرێ و غازی سروشتی بامانشەوە و کۆندنسەیتیە کە لە نەوتی احتیاجیش باشترە و کۆندنسەیتە دەبایە کێڵگەیەکی وا کە شوێنێکی پێگەیەکی استراتیژی هەیە کەوێتەوە ناوچە تەماسیانەی کە پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی لە ڕووجگرافیەوە ئەبووە هیچ نەبووە ئەو کۆمپانیا جیهانیانە ئاسمانی کێڵگەکەی خۆیان پارێزن ئەمە شتێکی گەلێ قورس نییە توانی بە قاچاقچێک بڵێ سبەینە سیستەمێکی بەرگریت بۆ دابنێ ببوورە کە من وا دەڵێم لە بڕواایە ئەوانش کەم تەرخەم بوونەیان ئەبووە ئاسمانی کێڵگەکە ناڵێ مەگەر ئاسمانی هەرێمی کوردستان بەتەواتی ئەوە ئیشێکی وا بکرای ئاسمانی کێڵگە نەوتیەکان پارێزرا و وایە ڕێگە لە درۆنێک بگرن ناکرێتەوە هەڵکەندنی یەک بیرە نەوت 80 بۆ 100 ملیۆن دلاری تێچێ 100 ملیۆن دلار لە یەک بیری نەوت تا سەرف ئەەکەی درۆنێک بنێرن تێک و پێکی بدەن تۆ بێ بیر لەوە بکەیتەوە ئاسایش لەم کێڵگەیە چۆنە پارێزرێ باشە ئەیکەواتە دکتۆر ئەبێ ئاسایشی وزەی هەرێمی کوردستان چی بکات چ ڕۆڵێ بگێڕە لەگەڵ ئاسایشی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەم هێرشانە بەردەوامی نەبێت بۆی نەبێتە هۆی ئەو زیانە گەورانەی کە ئێستا بەدوایەت ئێستا کە بەڕێوە بماتم بێرتم خوای ئەم پرسیارەم لێ بکرێ لەبەرەوە ناکرێت تۆ باسی شتێ بکەیت و پرسیارت لێ نەکرابێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بە تایبەتی ئەم هەفتا بۆ 75 ڕۆژە کە موچەی خەڵکی کوردستان بڕاوە دەبێ هەرێمی کوردستان و بڕیاربەردەستانی هەرێمی کوردستان نە هەر حیزبێک بەتەنها ئەبێ هەموو حیزبەکان کە پشکیان هەیە لە بەڕێوەبردننی کۆمەلگادا لە هەرێمی کوردستانە
ئەبێ هەمویان پێکەوە تەکبیرێ بکەن بۆ هەرێمی کوردستان. باشترین شتی وەکو قانعی شەعیرە فەرمێ برابن غایەتان یەک بێ، ئەگەر غایەمان یەک بێت توانین زۆر شتێ بکەین، بە تایبەتی لە مەجالی ئاسایشی وزای من پێت دەڵێم دەبێت ئێمە ڕڤژنێکی باش بکەین، یاعادە نەزەرێکی گەورە بکەین بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەر ئێستا ئەم شەو بڕیار بن کۆمەڵی پسپۆڕی بیانی و ناوخۆی دروست بکەن تەواوی گرێبەستە نەوتیەکان پیابچنەوەی پێ بکرێت، دەرهێنان چڵگەکانیان وێران کردو بەشێکی ئەم کۆمپانیانە، پاڵاوگەکان بە هەمان شێوە، پرسە ژینگەیەکان، اینجا مارکێتین، اینجا هەناردەکردن و جیۆپۆلیتیکی وزە، اینجا مەسەلەی لۆبیکردن، دیجیتالیزەکردن بە دیجیتالیزە بکرێت کەرتی وزەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی وا بکەین ژێرخانێکی ئابووری بەهێز پیشەسازی سەرپێ بخەین لە هەرێمی کوردستانە و بەهۆی پیشەسازیەوە سێکتەری بانقیش بکەوێتە پێش، ئێمە وا بکەین هەرێمی کوردستان ئەو وانەیەک بینەوە بە نارەکانی کورد کە ئەو هەڵانەی کە کردومانە لە ساڵانەی ڕابردووە بە تەواوەتی چۆنەڵی دایان پۆشین، چکە هەڵی زۆر کراوە لە سێکتەری وزەی هەرێمی کوردستانە، ڕاستە عێراق فشارەکانی ناڕەوان ئەبێ هەرێمی کوردستان دەرزی وەرگرد بێ ئەم 75 ڕۆژە بزانێت کە فاکتەرە ناوخۆیەکان چەند گرنگن، بزانێت بۆچی پرسیار بکات بۆچی سێکتەری وزەی هەرێمی کوردستان وەکو پێویست نەبووتە داعم بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، بۆی باشتر بتوانین ئەم پرۆسەیە بەڕێوە بەرین خزمەت بە ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی گەلی کورد بکات. باشە دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە سلێمانی و لەگەڵمان بووی، زۆر سوپاس دکتۆر.